لێ مناڵە ئازیزەکان ئەمڕۆ هاتوین بۆ ناوچەیەکی زۆر خۆش ناوچەیەکی گەشتیاری شازانن بۆچی لەبەر ئەوەی چەم و ئاوێکی زۆر خۆشی لێیە لێرە کۆمەڵی خەڵکی زۆر هاتوون بۆ سەیران ئەجا کۆمەڵێ مناڵیش لەوێن با ئێمە بچین هەنێ گفتوگویان لەگەڵا بکەین زەین چین و بۆچی لێرن باشە فەرموون لەگەڵمانابێن با بڕۆین چۆنن باشن ئەوەیەوە کێن چیەکەن لێرە بەڕاستانە ئێوە مناڵانی گوندی کوێن باناڵێ واتە چاوەڕێی منن بۆی بەرنامەتان لەگەڵا بکەین ئەی کوا هەرە و چوار مناڵن بەڕاستانە دەوەرن با مناڵەکانی زۆرمان دوور نەبن بڕۆن بۆ لایەن و بەرنامەکەیان لەگەڵا بکەین باشە با بڕۆین فەرموون سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن هەمووتان باشن ئەی یاخوا میشە باش بن من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە ئازانن بۆچی لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و لەم شوێنە خۆشەیە لەگەڵ ئێوەی عەزیز بەرناماکەم ئەدی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ باناڵێ سەر بە قەزای کوێیە؟ قەزای ماوەت سەر بە پارێزگای کوێیە؟ یەک چەپڵێقایم بۆ خۆتان لێبن ناڵەکان حەزەکەن بەیەکەوە سەیرێکی ئەو راپۆرتە جوانەکەین کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین کەواتە با بەیەکەوە بینەری بین فەرموون سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم زۆر دڵخۆشم ئەم جارەش گەشتێک ئەکەین بەرەو ناوچەیەکی جوانی کوردستان بەڕێەکەوین بۆ ناوچەی شارباژێر و لەوێشەوە ئەڕۆین بۆ گوندی باناڵێ ئەم گوندە جوانە نزیک ناحیەی ماوەتە و دووریەکەی نزیکەی 47 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. بەگەیشتنمان بۆ گوندەکە زۆر دڵمان خۆش بوو. چونکە ئەم گوندە جوانە بە ئاو سەوزایی دەورە دراوە و کەش و هەوایەکی زۆر خۆشی هەبوو. ئێمەش بۆ پێشکەشکردنی بەرنامەکەمان چووینە نزیک چەمەکە و لە نزیک ئاوەکە لەگەڵ منداڵانی باناڵێ بەرنامەکەمان کرد. هەر لەو جێگەی بەرنامەکەمان کرد ژمارەیەکی زۆر گەشتیار بۆ بەسەربردنی ڕۆژێکی خۆش هاتبوونە ئەو ناوچەیە. گوندی باناڵێ بۆ یەکەم جار لە ساڵی 1966 قوتابخانەی تێدا کراوەتەوە. مامۆستا ئەبووبەکر و مامۆستا جەلال دوو لەو مامۆستایانە بوون کە لە سەرەتای کردنەوەی ئەو قوتابخانەیەوە دەست بەکار بوون. خۆشبەختانە تا ئێستا خوێندن لەو گوندە بەردەوامە و منداڵان ئەتوانن لە گوندەکەی خۆیان بخوێنن. خەڵکی ئەم گوندە جوانە ژیانی خۆیان بە کاری کوشتوکاڵی و ئاژەڵداریەوە بەسەر ئەبەن. لەگەڵ ئەوەشدا ڕاوەماسی پیشەی هەندێک لە دانیشتوانی خەڵکی گوندەکەیە. ئێمە نامانەوێت زیاتر لەسەر ئەم گوندە بڵین چونکە زیتەڵە و هاوڕێکانمان زانیاری زیاتریان لایە و با ئەوان بۆتان باس بکەن. ئێستاش با بگەڕێنەوە بۆ لای هاوڕێکانمان. راپۆرتەکەتان بینی؟ ئەی بەدڵتان بوو؟ کەواتە یەک چەپڕێقای بۆ هاوکارانمان. نەڵەکان ئێستا حەزەکەن یەک بێمە لاتان وەنێ گفتوگۆ بکەین بەیەکەوە؟ زۆر چاکە. ئادی با بچینە لای کێ؟ ڕۆڤیا. ڕۆڤیاکیان چۆنی؟ باشین. باشی؟
لە پۆلی چەندی ڕۆڤیا؟ سێ. لە پۆلی سێ. ئافرین هەر بژی. ڕۆڤیا حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ. حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ شێف. بەچی؟ شێف. شێف؟ بەڵێ. ئەزانی خواردن دروستکەی؟ بەڵێ. ئەی ئافرین ئەوە شتێکی باشە، بەڵام شێف ئارەزووە، یعنی ئەتوانی ئەگەر بەدەر لە خوێندنەکەشە ببی بە شێف. بۆ نمونە ها حەزەکەی ببی بە پزیشک یان مامۆسا یان پارێزەر، حەزەکەی ببی بە چیتر؟ دکتۆر. دکتۆر. باشە ئەگەر بووی بە دکتۆر یێتەوە بۆ گوندەکەی خۆتان خزمەت بکەی؟ بەڵێ. ئافرین هەر بژی. ڕۆڤیا؟ بەڵێ. تۆ گوندەکەی خۆتان نەخۆشەوێ؟ بەڵێ. گوندەکەی ئێوە ناوچەیەکی گەشتیاری خۆشە وایە؟ باشە تۆ کاتێکا چی بۆ گەشت و سەیران چی لەو پاشماوەی خۆراکانەکەی کە پێێتە؟ ئەها سفرەی سەفەری و قاپی سەفەری و ئەو شتانە چی لێکەی لەسەر زەویەکە پڕێی؟ ناڵە. ئەی چی لێکەی؟ دیکەمە تەنەکی خۆڵەوە. ئافرین ئەبێ هەمویان بکەیتە کیسەیەکی خۆڵەوە دواتریش بیکەیتە تەنەکەی خۆڵەوە وایە؟ یەک چەبڵی خاین بۆ ڕۆڤیاگیان. شارەگیان چۆنی؟ باشم. باشی؟ ئەفەری شارەگیان کە جوان خۆی گۆڕیوە وەکو هاوڕێکانی تری هەمووی پاک و تەمیز و جوانن. شارە تۆ لە پۆلی چەندی؟ دوو. لە پۆلی چەند؟ دوو. لە پۆلی دوو. ئەی ئافرین هەر بشی. چەند هاوڕێوەیە لە قوتابخانە؟ سێ. سێ؟ کامیانە زۆر خۆشەوێ ئادی پێم بڵێ. هەر سێکیان؟ ئافرین هەر بشی. شارە گۆرانی ئێزانی گۆرانیەکەم بۆ بڵێ؟ ها؟ ئادی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ. سمارێک هاوڕێمە لەناو پۆلی شاپێمە زەروریە بچووکە خنجی لەو ئێسووکە فێرمانەکە بە پیتێک وریابین لە دەرسا زۆر ئازابی هەر جارە و بە بابەتێ جوان فێرمان دەکا بیتێ بەلاشە چەند بچووکە هێندە کارە و چاپووکە. یەک چەپڵی قای بۆ شارەکیان. دەست خۆش هەر بشی. بارانگیان چۆنی؟ باشم. باشی؟ هەر بشی بارانگیان. باران؟ باڵێ. تۆ لە قوتابخانەی؟ باڵێ. لە پۆلی چەند؟ دوو. لە پۆلی دوو. ئافرین. باشە باران لە چ وەرزێکا زۆرە بارێ؟ لە وەرزی؟ بەهار. لە وەرزی بەهار. وەرزێکی تریشمانەیە هاوی کە هەموو کەش و هەوا ساردە و زستانە و زستان. قۆوەتە زستان وایە؟ ئافرین. باران باڵێ. لە وەرزی هاوینە ئاو کەمە بێ یان زۆرە بێ؟ کەمە بێ وایە؟ باڵێ. ئافرین. باشە بۆ ئەوەی ئاژەڵەکان نەمرن لە تینوە تۆ هاوکاریان نەکەیت و ئاویان بۆ دانەی؟ باڵێ. ئافرین. ئەبێ لە بەر دەرگای خۆتان لە حەوشەکەتان ئەو بۆ ئاژەڵەکان دانی وەکو چۆلەکە و کۆتر و ئەوانە بۆی نەمرن لە تینوە. باشە؟ یەک چەپڵی قایم بۆ باران. دەست خۆش هەر بشی. سەناگیان چۆنی؟ باشم. باشی؟ هەر بشی سەناگیان. سەناگیان لە قوتابخانەی؟ بەڵێ. لە پۆلی چەند؟ حەوت. ئەی ئافرین هەر بشی. سەنا؟ بەڵێ. باشە خەڵکی گوندەکەی ئێوە کاری کشت و کاڵەکە؟ بەڵێ. چ جۆرە کشت و کاڵەکەکە؟ شووتی و تەماتە. شووتی و تەماتە. ئافرین. باشە ئەم شووتی و تەماتە و شتانە هەمووی خۆتانەی خۆنیان لێشیە فرۆشنەوە؟ لێشیە فرۆشینەوە. لێشیە فرۆشنەوە. ئەی باشە کەواتە کارێکی باشە خەڵکی گوندەکان کشت و کاڵ بکەن یا کارێکی خراپە؟ کارێکی باشە. کارێکی باشە لەبەرەوەی خەڵکی گوندەکان ئەتوانن لە ڕێی کشت و کاڵەوە داهاتیان دەست بکەوێ. خەڵکی شارەکانی شتیان دەسەکەوێ خواردن وایە؟ وایە. ئافرین سەناگیان. سەنا؟ بەڵێ. تۆ لە کاری کشت و کاڵ و کاری خێزانەکەوەکەی؟ بەڵێ. چیان لەگەڵاکەی؟ کاتێککە خێزانەکە و لە کشت و کاڵ و لە سەر زەویەکان هێنایە و منیش لەگەڵیان هەڵەگرم. ئافرین. ئەی خواردن و چاوشتیان بۆ بەی؟ بەڵێ. ئافرین هەر بشی. سەناگیان؟ بەڵێ. ئەی تۆ چیما پێشکەشەکەی؟ هۆراوە گۆرانی چی؟ هۆنراوە. هۆراوە دەوەراوەیەکی خۆشم بۆ بڵێ.
سەدەی زانست ڕەوش زانست پەروەردە هەتوا میزامی کووردە مرۆڤ بە بیر و زانست هەوڵدان تەکان توانست فێر دەبێت چۆن دنیاینێ سەر دەکەوێ نانەوێ هەر ڕۆژۆدایەنانێ جۆرە بەرهەمێنانێ زۆربوونی ئامرازەکان گشت بەرەو ئەستێرەکان کۆمپیوتەر و ئینتەرنێت نزانین لە بن دێنێت. ئافرین یەک چەپڵقایم بۆ سەناکیان دەست خۆش هەر بشی. سیتاگیان چۆنی؟ وەڵا باشم. ئەحواڵە چۆنە؟ وەڵا باشم. هەر بشی سیتاگیان. سیتای تۆ لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ 5. دەرەچی بۆ 5. بەڵێ. ئافرین هەر بشی. سیتا بەڵێ. ئێستا وەرزی هاوینە وایە؟ بەڵێ. قوتابخانەش پشووە و لە ماڵەوەن وایە؟ بەڵێ. ئێوە وەکو مناڵان چ جۆرە یاریەکەکەن بۆ خۆتان لە گوندەکەتان؟ چاوشارکێ هەلاوکیتی شاردنەوە. ئافرین باشە ئەی پێم بڵێ مناڵان ئەم یاریانە بکەن باشترە یان یاری بە تابلێت و مۆبایل و ئایپاد بکەن؟ ئەم یاریانە بکەن. ئەم یاریانە بکەن بۆ لەبەر ئەوەی ئەم یاریانە سوودی هەیە و ئەتوانن لەگەڵ هاوڕێکاتانە بێکەوە یاریکەن وایە؟ ئەی باشە پێم بڵێ سیتا حەزت لە خوێندنەوەیە؟ بەڵێ. چ شتێک زیاترە خوێنیتەوە؟ وەکو چیرۆک و گۆڤار و ئەم شتانە. ئافرین هەر بشی منیش ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوەیە ناوی گۆڤاری پەپولێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکە و بۆ ئێوەی ناردۆ بە دیاری منیش پێشکەشی ئێوە یەکەم باشە سیتاگیان؟ بەڵێ باش. ئافرین سیتا بەڵێ. ئەی چیما پێشکەشەکەی؟ هۆنراوە یان گۆرانی؟ هۆنراوە. هۆنراوە؟ بەڵێ. دەوەنراوەیەکی خۆشم بۆ بڵێ دەی. کۆمپیوتەر دانیشە لام بەرامبەر دانیشە لێم بڕوانە ئیش و کارم چەند جوانە عەقڵێکی گەورە و پڕم وەک دارستانی چڕم ئامێرێکی هەستیارم هەڵە ناکەم لە کارم من گەنجینەی زانیاریم بۆتان مای وشیارم. ئافرین هەر بشی یەک چەپڵقامی بۆ لێبان. دەست خۆش ئافرین. هەناسە گیان؟ بەڵێ. چۆنی؟ باشم. ئەحواڵە چۆنە؟ وەڵاهە باش. ئەی یاخوا میشە باش بیا ناسا؟ بەڵێ. ئەی تۆ لە پۆلی چەنی؟ دەرچم بۆ 5. دەرچووی بۆ 5 ئافرین هەر بشی هەناسا؟ بەڵێ. با پرسیارێکە لێ بکەم کە پەیوەندی بە ناوەکەی خۆتەوەیە. فەرموو. لە وەرزی زستانە ئێرە ساردەیان گەرمە؟ ساردە. ساردە وایە؟ باشە ئێمە ئەبێ دارەکان ببرینەوە بۆ خۆ گەرمکردنەوە لە بنا بڵین ئیتر ساردە و خۆمان بە دارەکان گەرمەکەینەوە؟ نەخێر بۆچی سوودی دار چییە؟ هەوامان هەوای پاکمان پێدا ئافرین سێبەرەکەی بۆ فێنکی باشە و دەبەرەکەشیە خۆین. ئافرین کەواتە دار سوودی زۆر زۆرە ئێمە لە بری ئەوەی کە دار ببرینەوە پێویستە ساڵانە چی بکەین؟ دار بڕوێنین وایە؟ ئەگەر ڕێژەی سەوزایی زۆر بێ زەوی زیاتر فێنکە بێ زەویەکەمان بە پیترە بێ و خۆشترە بێ ئێستا ئێمە لە کوێ دانیشتووی لە ژێر سێبەری چییە؟ دار. لە ژێر سێبەری دارە بۆیە نابێت دارەکان ببرینەوە وایە؟ بەڵێ. ئافرینە ناسەجان ئەناسا؟ بەڵێ. ئەی تۆ چی با پێشکەشەکەی؟ گۆرانیەک. گۆرانی دە گۆرانیەکەم بۆ بڵێ دەی. کێ دێبچین بۆ لادێ بۆ سەیری باخوترێ کێ دێبچین بۆ لادێ بۆ سەیری باخوترێ کچێکی لێژیرە میوانە لای باپیرە کچێکی لێژیرە میوانە لای باپیرە کاتۆلی و کاتۆلی شانی مەڕ و گاگۆلی کاتۆلی وەی کاتۆلی هاوڕێ چەم و شەپۆلی. هەر بشی یەک چەپڵقامی بۆ لێبەر. کاکە عەبدوڵڵا بەڵێ. چۆنی؟ باشم. ئەحواڵە چۆنە؟ وەڵا باش. ئەی یاخوا و کاتێ باش بی عەبدوڵڵا گیان؟ بەڵێ. تۆ لە پۆلی چەنی؟ من دەرچم بۆ 4. دەرچووی بۆ 4 ئافرین هەر بشی عەبدوڵڵا گیان؟ بەڵێ. ئەی ئێوە وەکو مناڵانی گوندەکەتان لە پشویاوینە کە قوتابخانە نییە خۆتان بە چی یاریەکەەوە سەرقاڵەکەن؟ یاری دوگۆڵی. دووگۆڵی؟ بەڵێ. چیتر ئەی یاریە کوردەواریەکان چیترەکەن؟ چاوشارکێش. چاوشارکێکەن؟ بەڵێ. دەی قەڵا یەک و قەڵا دوو هەتا ئەڵێم قەڵا سێ کەس لەم ناوە نەوەسێ هاتم بێم بەڵێ. بێم یان نا؟ وەرە. هاتم خۆمیان لێرن کە جوانن ئافرین عەبدوڵڵا گیان؟ بەڵێ. باشە ئێستا وەرزیاوینە وایە؟ وایە. ئەبێ ئێمەی مناڵان کاتێک کە تیشکی خۆرەکە بەهێز بوو لە سەعات 2 3 و 4 و 5 بچینە دەرەوە بۆ یاریکردن؟ نەخێر. نەخێر ئەیە بێت چ کاتێ بڕۆین؟
کاتێک کە سێبەر داهات کاتێک کە سێبەرەکە زۆرە بێ و کەش و هەوا فێنکەکە وایە وایە ئافرین هەر بژی عەبدوڵای جان بەڵێ ئەی تۆ چیما پێشکەشەکەی شاعر دەی شارێکمان بۆ بڵێ جێژنە جەژنی کوردستانە جێژنی نەورۆزە جێژنە جەژنی کوردستانە جێژنی نەورۆزە بە تیشکی ئاگر ئەنووسم جێژنە پیرۆزە چاوگی ئاگر هێزوو گیانمە باوەڕی بەرزی کوردستانمە کوردستانمە سیرکەن شاخ و دەشت و شار و گوندم تاوی سندووە گۆڕی مایگی دوژمنانم لێ هەڵکەندووە پڕ بەدڵ بانگەکەم سەربەستیم ئەوێ کوردستانە جێی شێرانە ئەبێت سەرکەوێ جێژنە جێژنی کوردستانە جێژنی نەورۆزە جێژنە جێژنی کوردستانە جێژنی نەورۆزە ئافرین یەک چەپڵەکەین بۆ کاکە عەبدوڵای جان دەست خۆش هەر بژی سیدرا بەڵێ سیدرای جان چۆنی باش ئەحواڵە چۆنە دەنگ باس ئەی یاخوار باش بی سیدرای جان بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند پێنج لە پۆلی پێنج ئافرین سیدرا گوندەکە تا قوتابخانەی تایە بەڵێ هەتا پۆلی چەند شەش شەش ئەگەر دەرچن بۆ پۆلی حەوت و هەشت ئەچن لەکوێ خوێنن وازێن لە بەرسماق. قوتابخانە بەرسماق لەکوێ بەرسماق دوورە لێرەوە بەڵێ ئەی باشە بەچی ئەچن بۆ پاس. ئەو گوندەی تر بۆ قوتابخانە پاس بە پاس باشە ئەبێ مناڵان کاتێک ئەچن بۆ قوتابخانە بە پاسیان بە ئۆتۆمبیل خۆیان لە جامەکەەوە دەرکەنیان دەگە دەگ و قیژە قیشکەن نەخێر بۆچی لەبەرەوەی بوون لەبەرەوەی خراپە ئافرین ڕەنگە تووشی ڕووداوی هاتوو چۆ بین ڕەنگە سەر لە شۆفێرەکە پشێوین و تووشی ڕووداوێکی ناخۆش بین وایە بەڵ ئافرین سیدراجا سیدرا بەڵ ئەی تۆ چیما پێشکەشەکەی گۆرانی دە گۆرانیەکم بۆ بڵێ دەی ئەی خوای گردوونە بەرزە داغڵەکەم بپارێزە ئەی خوای گردوونە بەرزە داغڵەکەم بپارێزە لە سن و کولە و تەرزە هی تۆیە و من نەکی دوژمن دەنکە گەنم دەغڵم وەک ئاڵتون زەردا وەزیر داز لە هەساندا وەزیر داز لە هەساندا مەڵۆم بۆ لە خەرماندا خەرمانی سوور وە کۆگای نور ئافرین یەک چەپڵەکەین بۆ سیدراجان دەست خۆش هەر بشی ئافرین هێمن گیان چۆنی هەڵا باشم ئەحواڵە چۆنە هەڵا باشم ئەی یاخوا میشە باش بی هێمن گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی هەڵا لە پۆلی حوتم لە پۆلی حەوت ئافرین هەر بشی کاکی ئەمن بەڵێ تۆ لەم گوندە نەماوی ئێستا وایە بەڵێ لەم گوندە نەماوی بۆ خوێندن دێرە ناخوێنی نەخێر ماڵاوای و لاوڕێکان نەکرد بەڵێ ئەی بیریانەکەی بەڵێ ئافرین هێمن گیان هێمن گیان بەڵێ باشە لەم گوندەی ئێوە بەڵێ ئاژەڵی کێوی لێە بەڵێ وەکو چی وەکو بەراز و چەقەڵ و گورگ و کەروێشکی شێ و گەروێشکیش بەڵێ گەروێشک لانە و لانە بەڵێ ئەوە یەکە گوێی لەسەر پشتانە بەڵێ ئافرین هێمن گیان بەڵێ باشە ئەبێ ئێمە ئەم ئاژەڵی کێویانە ڕاوکەین و لە ناویان بەرین نەخێر بۆچی لەبەر ئەوەی گوناحن لەبەرەوەی گوناحە لەبەرەوەی سروشتەکەمان بەمانەوە جوانە وایە بەڵێ ئافرین هەر بشی باشە ئەگەر تۆ کەسێکی بینیات بووە ناوچەکەی ئێوە بۆ ڕاوکردن چی پێڵی ئامۆژگاریەکەم ئامۆژگاریەکەی بەڵێ. باشە ئەگەر هەر بە قسەی نەکردی ڕێگری لەکەی یان واسی لێنی هەر ڕێگری لەکەم ئەبێ ڕێگری لێ بکەیت و کەسانی لە خۆ گەورەتر ئاگادارکەیتەوە بەڵێ. باشە باشە بەڵێ ئافرین یەک چەپڵە قایم بۆیە من گیان ڕامیار بەڵێ ڕامیارگیان چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵا باشم هەر بژی ڕامیارگیان ڕامیار بەڵێ تۆ لە پۆلی چەنی دەچم بۆ سوار دەرچوی بۆ چوار ئافرین هەر بشی ڕامیارگیان بەڵێ باشە ئەم ناوچەی ئێوە ئاوی هەیە وایە وە ئێرە شوێنێکی خۆشە چەم و ئاویشیە وایە وە باشە خەڵگیە بۆ ئێرە بۆ سەیرانیان نایەت دێن یان بۆ ئێرە بۆ سەیران بەڵێ. باشە ئەی بەهۆی ئاوەکەەوە خەڵگە چێ بۆ مەلەکردن وایە وە باشە تۆ مەلازانی ناوەڵە نازانی ئەی ئەبێ ئێمە مەلە نەزانینە لە خۆمانەوە بچینە ناواوەکە و بڵین مەلاکەین نەخێر نەخێر بۆچی سکاخینکەین چونکە ئاخنکەین ئەی تۆ چ ڕێنمایەکەیە بۆ مناڵانەی کەمە لە نازانن نەچنە ناوەکە ئادی ئافرین بە جوانی پێیان بڵێ
تکایە ئەو کەسانەی مەلە نازانن با نەچنە ئەوەکەوە. پیاوێک کە مەلە ناسان نەچێتە ئەو. ئەی ئافرین هەر بژی ڕامیارگیان ڕامیار بەڵێ ئەی تۆ چی با پێشکەشەکەی هەڵایش گۆرانی ێزانی ناوەڵە ئەی وەراوە ناوەڵە دە یەک چەپڵێ قایم بۆ ڕامیارگیان. هیواگیان بەڵێ چۆنی وەڵا باش ئەحواڵە چۆنە وەڵا باشم ئەی یاخوار باش بی هیواگیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی وەڵاوە لە پۆی پێنجم لە پۆلی پێنج ئافرین هەر بژی هیواگیان بەڵێ لەم گوندەیەوە خەڵک ئاژەڵداریەکە بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن مەڕ و بزن و مانگە مەڕ و بزن و مانگە بەڵێ. باشە سوودی ئەم مەڕ و مانگا و بزنە چییە؟ سوودەکەی شیر و گۆشت شیرەکەی و بۆ گۆشتەکەشی وایە؟ بەڵێ باشە ئەم بەرەمانە هەمووی خۆتانەی خۆنیان لێ شێفرۆشنەوە. ئەش لێ شێفرۆشینەوە ئافرین کەواتە کاری ئاژەڵداری بۆ خەڵکی گوند کارێکی باشە یان خراپە؟ باشە کارێکی باشە ئافرین یەک چەپڵێ قایم بۆ کاکەی وا. ماردین بەڵێ چۆنی؟ باش ئەحواڵە چۆنە؟ باشە لامە ئەی یاخوار باشوی ماردی جان بەڵێ تۆ لە پۆلی چەنی دەرچوون بۆ چوار دەرچووی بۆ چوار ئافرین ماردین بەڵێ با پرسیارێکی لێ بکەم ئەگەر 5 ماسی و پێ بێ بەڵێ 3 ماسی و لە دەست بکەوێتە خوارەوە چەند ماسی و پێمێنێ دوو ئافرین یەک چەپڵێ قایم بۆ ماردی گیان هەر بشی ئەنەسیان چۆنی باش باشی آره. هەر بشی ئەنەسیان ئەنەسیان بله تۆ لە پۆلی چەنی لە پۆلی شەش لە پۆلی شەش ئافرین هەر بشی ئەنەس بله لە دوامانەوە خەڵگاتۆ بۆ سەیرانیان نا بله ئافرین خەڵگاتۆ بۆ سەیران ئەی تۆ حەزت لە سەیرانە بله زیاتر حەزت لە چ شوێنەکە بچی بۆی بۆ سەیران شوێنی گەشتیاری شوێنی گەشتیاری ئەزانم وەکو کوێ وەکو سەرچەم و ئەو شوێنانە سەرچەم و واتە شوێنەکە ئاویە بێ بله باشە باشە ئەنەس ئەبێ ئێمە کە چوین بۆ سەیران ئاوەکە پیسکەین یان هەر لە خۆمانەوە چی لەو ناوە بوو بڵاویکەینەوە خواردن و شتی وا فڕینە ئاوەکەوە ناخر بۆچی لەبەرەوەی پیسە بێت لەبەر ئەوەی ژینگەکەمان پیسە بێ وایە بله باشە ئێستا خەڵگاتۆ بۆ ئەم ناوە بۆ گەشت و سەیران وایە تۆ ڕێنماییانەکەی بڵێ ئاو خاکەکەمان پیسمەکان بله باشە چیا بێڵێ ئەڵێم خۆڵ و خاشاک لەم ناوە فڕێمەدەن لەگەڵ خۆتان بیبەنەوە بۆ شوێنێ ئافرین لەبەر ئەوەی ئەگەر خۆڵ و خاشاک فڕێبن ناوچەکەمان چی لێت پیسە بێت پیسە بێ ئافرین یەک چەپڵێ قایم بۆ کاکانەس یوسف گیان بەڵێ یوسف گیان چۆنی باشم ئەحواڵە چۆنە هەڵا باشم هەر بشی یوسف گیان یوسف بەڵێ تۆ لە پۆلی چەنی لە پۆلی هەشتم لە پۆلی هەش ئافرین کەواتە ئەوە نەو نەماوە بچیتە پۆلی دوانزە و بچیتە کوێ زانکۆ زانکۆ ئافرین هەر بشی یوسف گیان بەڵێ ئێستا چ وەرزێکە وەرزی هاوینە وەرزی هاوینە وەرزی هاوین پوش و پەلاش زەردە یا سەوزە زەردە زەردە وایە بەڵێ باشە ئێمە بێ ئاگر بکەینەوە دواتر بەجێ بێڵین نەخێر چکە ئاگرێکەوێتەوە سەیرانکەرانی کە هاتوون بۆ ئێرە ئاکە گۆشت و شتی وا بژێنن ئەبێ ئاگر بکەنەوە بەجێ بێڵن نەخێر بۆچی چکە پوش و پەوانەکانی ئەم گوندا سووتێ لەبەر ئەوەی پوش و پەلاشەکان نەسووتێ و دواتر کارەساتێکی گەورە ڕۆیە وایە بەڵێ باشە تۆ ئەگەر بینی و ئاگرێک کەوتۆتەوە چیەکەی ئەی کوژێنینەوە ئەی کوژێنیتەوە ئەگەر ئاگرەکە لە خۆ ئاگرەکە زۆر گەورە بوو لە توانای ئێوەیان نەبوو بیکوژێنەوە بانگی باوکو خزم و کەسەکەمانەکەین ئافرین ئەبێ کەسانی گەورەتر ئاگادارکەنەوە تاوەکو لەگەڵتانە هاوکاری بکەن دواتریشتی بکەن تیمەکانی ئاگر کوژێنەوە ئاگادارکەنەوە وایە بەڵێ ئافرین یوسف گیان یەک چەپڵێ قایم بۆ یوسف ناڵەکان ئەمڕۆ من زۆر دڵم خۆش بوو لەگەڵێوەیە لەبەرەوەی لەم ناوچە گەشتیاری و سەیرانە خۆشەیە دانیشتوین لەگەڵێوەیە و بەرنمەیەکی خۆشمان پێشکەش کرد ئەیەوە پێتان خۆش بوو هاتمە گوندەکەتان منیش زۆرم پێخۆش بوو بەوی وایم کە جارێکی تر بتوانم بێمەوە بۆ ئێرە و لەگەڵێوەیە سەیرانێکی خۆش بکەین لێرەیە کۆتایی بە بەرنمەکەمێنا هەتا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم
خواتان لەگەڵ وحافیز